بەناوی خوای گەورە پێشەمو شتێک ئەمەوێ بەناوی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی هەرێمی کوردستان و خەڵکی چەمچەماڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی شەهید ئاکۆ بکەین کە شەهید بوو لە پێناوی گەیاندنی خزمەتگوزاری بە لێقەومانی لافاوەکەی چەمچەماڵ. داوای زوو چاکبوونەوە شەکەین بۆ ئەوانەی تر کە برینار بوون و دەستخۆشی لە هێزە ئەمنیەکانی شەکەین کە تۆمەتبارانی ئەو شەهید بوونیان دەستگیر کردووە و پێم وایە شاهد زۆر بوونە و مەوزوعەکە حاشا هەڵنەگرە بۆیە چاوەڕێین ئەوانەی کە ئەمەیان کردووە ڕوبەڕووی تونترین سزا ببنەوە. دەستخۆشی لە لیژنەی کۆمیسیۆنی فریاگوزاری خێرا دەکەین کە توانیویانە بە شێوەیەکی مرتب و منەظەم ئیدارەی ئەم قەیرانە بدەن هەماهەنگیەکی باشیان دروست کردووە لە نێوان جیهەتەکان، لە نێوان لایەنە پەیوەندیدارەکان، چ حکوومەت بێ، چ هێزە ئەمنیەکان بێ، چ ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی بێ و خەڵکی بە شەرەفی چەمچەماڵ. تاکو ئێستا ئیشەکانیان باش بووە، هیوادارم ئیشەکانیان چڕتر بێتەوە تاکو باشتر و خێراتر خزمەت بگەێنن بەو خەڵکەی کە پێویستیان پێێتی. لە هەمان کاتیشە دەستخۆشی لە کاکشاوە و تیمەکەی دەکەم وەکو لیژنەی لێکۆڵینەوە بۆ دەرخستنی ڕاستیەکان لە هۆکاری ئەم ڕوودا و کارەساتە و ئایا ئەگەر هیچ کەم و کورتێک هەبوو بێ دەستنیشانی بکەنەوە. وەکو کاکشاوە ئاماژەی پێدا ئەم کارەساتە پێش هەموو شتێک کارەساتێکی سروشتی بووە، بەڵام لە پاڵ ئەوەی کە ئەمە کارەساتێکی سروشتی بووە بە پێی دەرەنجامی راپۆرتەکەیان دەکرا هەندێک ئیجراعات بکرایە کە زیانەکانی ئەم کارەساتە سروشتی کەمتر بکردایەتەوە کە بەداخەوە نەکراوە و لێکۆڵینەوە لەگەڵ چەندین بەرپرسی حکومی خۆجێی ئێرە کراوە و لە دەرەنجامی ئەو لێکۆڵینەوەیە پێشنیار ئاراستەی بەندەی مخلص کراوە بۆ ئیجراعاتکردن بەرامبەر بەو کەسانە ئەمانە مقابلەیان لەگەڵا کراوە و ئەتوانم بڵێم لەو پێنج کەسەی کە پێشنیار کراوە چواریان هەستیان بە بەرپرسیارەتی کردووە و داوای بەخشینیان کردووە لە پۆستەکانی خۆیان. ئەو چوار کەسە کە لێرە ئاماژەیان پێدەم بەڕێز قایمقامی چەمچەماڵە، سەرۆکی شارەوانی چەمچەماڵە، سەرۆکی شارەوانی شۆڕشە، بەڕێوەبەری پەروەردەی چەمچەماڵە. ئەم چوار کەسە هەستیان بە بەرپرسیارەتی کردووە، هەستیان بە ئازاری خەڵکی خۆیان کردووە و داوای بەخشینیان کردووە لە پۆستەکەیان. بەڕێوەبەری ناحیەی شۆڕش ئامادە نەبوو داوای بەخشین کە لە پۆستەکەی، بەڵام بەپێی لێکۆڵینەوەی لیژنەکە کەم تەرخەم بووە بۆیە هەنگاو ئەندرێت بۆ ئەوەی ئیجراعات کرێ بەرامبەر بە ئەویش. ئەم مەوزوع ئەوە نییە کە تەنها پەنجەی تۆهمەت درێژکەینەوە بۆ کەسێک کە کەم تەرخەم بووە یان نە. مەوزوعی حکومڕانی بەرپرسیارەتیە کە تۆ مەسوول بیت، مەسوولی ئەو خەڵکە نیت، بەرپرسیاری بەرامبەر بە باشترین شێوە بەڕێوەبردننی ئەو خەڵکانی کە تۆ بەرپرسیارەتیت هەیە بەرامبەریان. دەرەنجامی ئەم لێکۆڵینەوەیە هەڵسەنگاندنێکیش نییە بۆ ئەدای کارکردنی ڕابردووی ئەم بەڕێزانە. ئەمانە هەمویان خزمەتکاری حکوومەت بوونە، خزمەتکاری خەڵک بوونە، هاوکاری خەڵکیان کردووە و لە کاتی زۆر سەختیشە خزمەتیان بە خەڵکی هەندووە، بەڵام خەڵکیش ناتوانێت خۆی بشارێنێتەوە لە پشتی بەرپرسیارەتیەک کە دێتە پێشەوە. بۆیە بەداخەوە وەک پێویست ئامادەکاری نەکرابوو بۆ حاڵەتێکی وەکو ئەوەی کە ڕووی لە چەمچەماڵ کردووە. بۆیە ئێمە وەکو بەرپرسیار لەم مەوزوعە هەست بە ئازاری خەڵکی چەمچەماڵەکەین، بۆیە پەلەمان کرد لەم پرۆسەیە و دوای لێکۆڵینەوەیەکی ورد و زانستی کە دوور بوو لە میزاجی شەخصی کە پشتی بەسترا بوو بە لێکۆڵینەوەی زانستی و بە هاوکاری هەم زانکۆی چەرمۆ، زانکۆی سلەیمانی
کەم تەرخەمیەکان دەستنیشان کرابوون کە وای کردووە ئێمە مەجبور بین ئەم قەرارانە بدەین. بۆیە دیسانەوە ئێڵێمەوە ئەمەوێ بەبیر خەڵکی بێنمەوە کە ئەمە کارەساتێکی مرۆییە، کارەساتێکی سروشتیە، بۆیە هەمومان ئەبێ دەست لە ناو دەست پێکەوە ئیشکەین بۆ ئەوەی ژانی خەڵکی چەمچەماو سەلامەت بێ و پارێزراو بن. و دەستخۆشی دیسانەکەم بۆ گەیاندنەوەی خزمەتگوزاریە سەرەتاییەکان و زەرورە ئێستا سەقفێک هەبێ بەسەر هەموو ئەو ماڵانەی کە ئاوارە بوونە بەهۆی ئەم کارەساتە سروشتی و نەخوازراوە. من متمانەم بەو پرۆسەیە هەبووە کە تاکو ئێستا ئەنجام دراوە لە لێکۆڵینەوەکان، بە وردی متابعەم کردووە و چەند ڕەشنووسی لێکۆڵینەوەکەیان بۆ ناردوومەتەوە بۆیان بۆ زیادکردنی هەندێک پرسیار، چکە نەمانویستووە هیچ کەم و کورتیەک هەبێ و هیچ مەجالێک بمێنێتەوە بۆ ڕەئی شەخسی لەسەرەوەی کە کێ کەم تەرخەم بووە و کێ کەم تەرخەم نەبووە. و ئەم پرۆسەیە بەردەوامە بێت و لێکۆڵینەوەکانیش بەردەوامە بن تاکو بگەینە ئەنجامێکی سەرتاسەری لەسەر ئەوەی ئەم حەدەسە. لە هەمان کاتیشە کەم و کورتیە ژێرخانیەکانیش بەردەوامە بین لە لێکۆڵینەوەیان تاکو خۆمان ئامادە بکەین ئەگەر دوور بە شتێکی تر ئاوهاڕوو لە چەمچەماڵ بکاتەوە ئێمە حازر بین بۆی. من ئەمەوێ لێرە سوپاسی خەڵکی چەمچەماڵ بکەم کە فریا یەکتری کەوتن، سوپاسی هێزە ئەمنیەکان بکەم بە بێجیاوازی بۆ خزمەتکردنی خەڵکی چەمچەماڵ کە مەبەستم چەمچەماڵ و چوار دەورە کەشیەتی. سوپاسی ڕێکخراوە ناحکومیەکان بکەم کە سەرەرایی هەندێ منافەسەی نێو خۆیان توانیویانە ئیش بکەن بۆ خەڵکی لێقەوماوی ئەم دەڤەرە. ئەمەوێ سوپاسی ئێوەی میدیاکارانیش بکەم 99% کە بەرپرسانە مامەڵەتان لەگەڵ ئەم زروفە کردووە. هیوەدارم بەردەوام بەرپرسانە مامەڵە لەگەڵ ئەم پرسە هەستیارانە بکەن. هەر یەکەتان ڕەنگ بێ سەر بەلایەنێک بن، یان ئاراستەیەکتان هەبێ، یان فکرەیەکتان هەبێ، یان بۆ چوون و ئایدیۆلۆژیەکتان هەبێ، هەر ئەم ڕەنگە و ڕەنگی کە ئێستا لە بەردەممایە نیشانەی پێکەوە ژیان و نیشانەی پێشکەوتن و گەشەکردنی کۆمەڵگەی ئێمەیە. بۆ من هەمیشە پشتیوانی میدیایەکی ئازاد بوومە و باوەڕم بە میدیایەکی ئازاد هەیە و هەمیش ئەم بێت. دەستخۆشیتان ئەەکەم ئەو 99% کە بەرپرسانە مامەڵیان لەگەڵ ئەم دۆخە کردووە و چاوساغ بوونە و پشتیوان بوونە و کەم و کورتیەکانتان دەستنیشان کردووە بە ئاستێکی پیشەیی بەرزەوە. بەڵام لە عینی کاتیشە ئەمەوێ سەرکۆنەی ئەو میدیایە بکەم کە ئەم دەرفەتەی خۆستوەتەوە بۆ مەرامێکی سیاسی و مەرامێکی شەخصی خۆی کە زۆر نابەرپرسانە مامەڵەی لەگەڵ ئەم دۆخە کردووە، هەوڵی داوە نەکەرە لەم ئەزمەیە لە چەندین کێشەی تری کوردستان بە ئاراستەیەکی سیاسی بی بە چەواشە بە خەڵک بکە، نائارامی بخاتە ناو دەرونی هاوڵاتیان و ئەتوانم بڵێم بوونە بە سەرەتانێک بەسەر دەرونی کۆمەڵانی خەڵکی کوردستان. ئەم میدیایە کە لێرە نییە ئەمڕۆ خۆیان ئەزانن کێن و پێم وایە خۆتان هەمووتان ئەزانن کێن. ئەو میدیایە داوایان لێ ئەەکەم بە خۆیانە بچنەوە، داوا لە خاوەنەکانیان ئەەکەم بە خۆیانە بچنەوە و داوایان لێ ئەەکەم هەست بە ئەو مەترسیانە بکەن کە ڕوبەڕووی هەرێمی کوردستان بوونەتەوە، داوایان لێ ئەەکەم بەرپرسانە تر لەمە و لە بەرپرسانە تر مامەڵە بکەن و هەواڵەکان ڕابگەێنن. ژانی خەڵک و ئازاری خەڵک شتێک نییە کە یاری پێ بکرێت و بەکار بهێنرێت بۆ مەرامێکی شەخصی خۆی. بۆیە بمبورن کە تۆزێک لامدا لە مەوزوعەکە، بەڵام دڵمە تەقی ئەگەر ئەمەم نەوتایە و ئەم حەقیقەتەم پێشکەش بە ئێوەی بەڕێز نەکردایە. ئەمڕۆ پەیوەند ئێمە هەمومان لێرەین لە پێناوی خەڵکێکی مزەحی، خەڵکێکی لێقەوما و خەڵکێکی برینار، خەڵکێکی ئازا، خەڵکێک کە لە ڕابردوو سەلماندوویەتی
کە توانیوێتی زاڵ بێ بەسەر ئەنفال و زاڵ بێ بەسەر قورسترین نەهامەتی و دووبارە سەلماندویانە کە توانیویانە زاڵ بن بەسەر هەر جۆرە هەڕەشەیەک و تەحەدیاتێک کە ڕوبەڕوویان بووەتەوە. و ئێمە کۆتایی لە کۆتایی قسەکانم پامەکەم ڕوون و ئاشکرایە. متمانەی هاوڵاتی پارێزراو نییە بە ئینکاری. متمانەی هاوڵاتی پارێزراوە بە شەفافیەت، بە لێپرسینەوە و بە ئیجراعات. و ئەو ئیجراعاتە و ئەو بەرپرسیارەتیە ئەمڕۆ لەسەر شانی منە و بەو پەڕی توانای خۆم و بەو دەسەڵاتەی کە هەمە جێبەجێ یەکەم. سوپاستان دەکەم بۆ ئامادەبوونتان.